لە یاریەکانی هەفتەی دەی خولی پلەیەکی کوردستان زانکۆی جیهان لەسەر یاریگەیانەی پیشەسازی پێشوازی لە شۆرزە کرد. کوڕانی شاری کەرکووک زوو گورزی خۆیان وەشاند و لە خولەکی سێ محەممەد عەدنان بە شێوازێکی جوان گۆڵێکی ناوازەی لە دوور ئۆتۆمار کرد و شۆڕیزەی بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێشخست. زانکۆی جیهان زیاتر کۆنتڕۆلی تۆپی لەدەست بوو، ئامانجی زوو گەڕانەوە بۆ کەشی یاریەکە بوو. شۆڕیزەش لا هێرشالگەڕاوەکان مەترسیدار دەردەکەوت، بەڵام گۆڕانکاری بەسەر ئەنجامی یاریەکەدا نەهات و هەر بەم تاکە گۆڵی شۆڕجە کۆتایی هات. لانوەی دۆم زانکۆی جیهان دەستی بە فشارەکانی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە کرد. دوای لە دەستدانی چەند دەرفەتێک لە خولەکی 57 ئیبراهیم ئەحمەد گۆڵێکی نایابی کرد و ئەنجامەکەی بۆ زانکۆی جیهان یەکسان کردەوە. زانکۆی جیهان سێ دەرفەتی زۆر باشی لە پێش بوو تاوەکو گۆڵی دۆم و پێشکەوتنیش لە یاریەکە تۆمار بکات، بەڵام نەیتوانی بیکات بە گۆڵ. شۆڕیزەش دەرفەتێکی ئاسانی بۆ ڕەخسا لەدەستدرا. لە خولەکی 79 ناوبژوان لێدانێکی سزای بۆ زانکۆی جیهان ئەژمار کرد. تاهیر عەلی بە سەرکەوتووی جێبەجێ کرد و گۆڵی دۆم و پێشکەوتنی بۆ تیپەکەی تۆمار کرد. یاری هەر بەم ئەنجامە و سەرکەوتنی زانکۆی جیهان کۆتایی هات. یاریەکی قورس بوو بۆ ئێمە هەموو هەوڵێکماندا بۆی سێ خاڵ یاریەکە بەدەست بێ میاتە لە ڕیزبەندی لە دووەم بووین الحەمدوللا لە دووەم ماینۆتا ینی هەموو هەوڵێکمان ئەوەیە ئەم ساڵ بەسەکەوین بۆ خولی ناوی کوردستان ئینشاءالله. ڕاستی خۆتان لێرە یاریەکەتان بینی ئێمە جێمی یەکەم توانیمان گۆڵێ بکەین، بەس جێمی دووەم ئێمە هەرچۆنێک ویسمان احتفاز بەنی جەگۆ بکەین، بەس نەمانتوانی ئەوان شتی پێ باشن لە پێشەوەن. ئێمە هەوڵە دێنی شەڵام یارانە بێت هەرچۆنێک بە تاویزەم دووڕانە بکەین، خۆمان لە ریزەکانی دواوە بە دوور بگرین. بەم شێوێ زانکۆی جیهان بە 19 خاڵ لە پلەی دووەمی ریزبەندیانەکان مایەوە. شۆڕیزەش بە 9 خاڵەکەی لە خانەی 12 ریزبەندی دەبیندرێت. حسێن محەممەد کەناڵی پێیان هەولێر.